الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النحل آياتي حفتا وسي لو آياتش داخواي قورا ديوت بتپەرستەکانی مەکە و بە مرۆڤایەتی بڵێت کە دەسەڵات و توانای بوونەوەر تەنها و تەنها ئیخوای پەروەردیگارە و لە بەندایەتیکردن و عیبادەتکردنیشدا خوای گەورە دەبێ هەر تاک و تەنها بێت و هیچ هاوبەش و شەریکێکی بۆ بڕیار نەدرێت. خوای گەورە دەیەوێت بێدەسەڵاتی بتەکان یا ئەو شتانەمان پێ بڵێ کە لە غەیری خوای گەورە دەپەرستران و دەپەرسترێن. دەفەرمێ وَيَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ مَا لَا يَمْلِكُ لَهُمْ رِزْقًا وَيَعْبُدُونَ دەپەرستن بتپەرستەکانی مەکە یا خەڵکی من دون الله جگە لە خوا ما یعنی خوایانێک شتانێک لا يملك لهم کە لە توانایاندا نییە بۆ ئەوان ریزقەن هیچ خۆراک و خواردنێک بێنن من السەماوات لە ئاسمان والأرض و هەروەها لە زەوی شەیئا هیچ جۆرە خۆراک و خواردنێک ولا يستطيعون ناشتوانن ئەگەر بشیانەوێ لە توانا و دەسەڵاتیاندا نییە ڕزقیان و خۆراکیان و خواردنیان پێ بدەن. بێگومان کەسێک توانا و دەسەڵاتی ژیاندنی عەبدەکانی نەبێت و بەندەکانی خۆی پێ نەژیێ بە کەڵکی خوایەتی نایە و بە کەڵکی ئەوەی نایە بە گەورەی خۆتی بزانی و بە سەرپەرشتیکاری خۆتی بزانی. ئەها جاران خەڵک ئەگەر کۆیلەیەکی ڕاگرتبایە خۆ دەبوایە خواردنی پێ بدا. ئەگەر خواردنی نەبێ و بڵێ کۆیلەی ڕادەگرم بێگومان شتێکی نامەنتیقیە. نەک کۆیلە ئینسان ئەگەر ئاژەڵێکی ڕابگرێ واجبە لەسەری تەبان بتوانێت ئاژەڵەکەی بژێنێ بەو ڕزقەی کە خوا پێداوە. جا ڕزق بەخشین لە نەبوونەوە تەبان بە هیچ کەسێک ناکرێ جگە لە خوای گەورە. هەرچی ڕزق و ڕۆزی هەیە هۆکارەکەی چییە؟ خوا لەکوێ ڕابۆمان دەنێرێ؟ تەمەن هۆکارەکەی ئەو بارانەیە کە لە ئاسمانەوە دەبارێ ئەی لەکوێ دێتە دەرێ؟ لە زەوی. هەموو دنیا کۆ ببێتەوە و بشێوێ هەوڵیش بدە ناتوانن ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبێت و ویستی لەسەر نەبێت قەترەیەک بارانت بۆ بنێرێ. و کاتێکیش باران دەبارێ تەمەن جگە لە خوای پەروەردیگار کەسێکی دیکە بەقەدەر تۆسقالە زەڕێک دەسەڵاتی تێیدا نییە. ئەوە یەک. پاشان ئەو خۆراکەی ئێمە دەیخۆین هەمووی لەگەڵ دێتە دەرێ و مادەکانیشی هەموو گڵین هەموو مادەکان ئەوەی خۆراکەکەی لێ دروست دەبێ گڵە. دیسان ئەگەر خوای گەورە ویستی لەسەر نەبێت و ئیرادەی لەسەر نەبێ هەرچی قووەت و هێزی دنیای هەیە هەوڵدا بە زۆری و بە تۆبزی لە زەوی زراعەت و کشت و کاڵ و خۆراکەکان بێنێتە دەرێ پێی نایەتە دەرێ. و هیچ کەس ئینسان دەتوانێت تەنها وەسیلە و هۆکارە تۆی پێدا دەکات و وەک دەڵێ هێندێک جار دێتە دەرێ و هێندێک جار نایەتە دەرێ. ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبێت ئاسمان و زەوی جوندی و سەربازی خوانجا کەسێک توانای ئەوەی نەبێت دنکە گەرمێکت بۆ خەڵق کات و پێ بدا بڵۆپە ئاوێکت پێ بدا و لە تینوەتی ڕزگارت کە بێگومان تەبەن بە کەڵکی ئەوەش نایە ئینسان بیکا بە خوای خۆی بیکا بە گەورەی خۆی جابی خۆشی بوێ لێی بترسێ یا بەرنامەت بۆ دانێ شتت بۆ حەڵاڵکە یا بۆ حەرامکە. جا ئەوە بۆ دنیا لە دەسەڵاتیاندا نییە. ئەی دوای مردنێ ئەگەر کەسێک نەتوانێت لە دنیادا بجێنێ کە زیندووشە شتیشی لێیە ئەی لە قیامەتێکە بە بێدەسەڵاتی زیندوو دەبێتەوە بە بێدەسەڵاتی دەچێتەوە بەردەستی خوای پەروەردیگار بە بێگومانی ئەو کاتە ئەوانەی لە غەیری خوا عەبدەتیان بۆ کراوە نەک ناتوانن بۆ تۆ هیچ کەن بۆ خۆشیان هیچ پێ ناکرێ ئەو جار بۆ خۆیان دەبنە سوتەمەنی جەهەنەم و خوای گەورە جەهەنەمیان پێگەرم دەکات. جا کەسەکە مردوو بێ یا زیندوو بێ غەیری خوا هەر کەسێکت بپەرست بێ ئەگەر کەسەکە ڕازی بوو بێ بە پەرستنەکەی تەوان دەبێتە سوتەمەنی جەهەنەم و لە قیامەتیش تەوان ڕازی نییە بەو هاوبەشی و شەریکەی کە ئینسان
بڕیاری داوە بۆ خوا وەیعبودونە دەپەرستن بەنداتی دەکەن من دون الله جگە لە خوا ما یعنی بۆ شتانێک لا يملك لكم کە لە دەسەڵاتی دانیە بۆ ئێوە ڕزقا هیچ ڕۆزیەک بنێرێ من السماوات لە ئاسمانەکان والأرض و هەروەها لە زەوی شەیئەن هیچ جۆرە ڕۆزیەک شتێکی کەمیش ولا يستطيعون و ئەگەر بشیانەوێ تەمەن ناتوانن ڕۆزیتان بدەن و لە برسێتی و تینوێتی ڕزگارتان کرد ئەوجار خوا دەفەرمێ فلا تضربوا لله الأمثال کەواتە مەهێننەوە بۆ خوا نمونە خوا لەگەڵ ئەو یعنی الله خوای ئاسمانەکان و زەوی کە هەموو شتەکانی بەدەستە لەگەڵ ئەو خوا بێدەسەڵاتانەی خۆتان بەراورد مەکەن بێکەوە میان خەنە یەکتەراز و بێکەوە حسابیان مەکەن فلا تضربوا لله مەهێننەوە بۆ خوا مەسوێنن بەخوا هیچ وێنە و هاو شێوەیەک چونکە خوا چۆن لە ذاتی خۆیدا تەمەن هاو شێوەی نییە تەمەن ئێمە خوامان نەدیوە بەڵام خوا ذاتێکە تەمەن وەک هیچ مەخلوقاتێکی خۆی ناچێ خوای گەورە چۆن لە ذاتی خۆیدا هیچ مەخلوقاتێکی لێ ناچێ بە هەمان شێوەش لە دەسەڵات و توانایدا دەسەڵات و توانای بە جۆرێکە تەمەن هیچ دروستکراوێکی وەکو دەسەڵاتی ئەو نییە فلا تضربوا مەهێننەوە باز مەکەن لله بۆ خوا الأمثالە ئەو نمونانە کە لە مێشکتاندان و لە خەیاڵتاندان هەرچی تۆ بیری لێ دەکەیەوە بۆ خوا لە شێوەی ذاتی خوای یان لە سیفەتەکانی خوای پەروەردگار خوای گەورە بەو شێوەیە کە تۆ فکری لێ دەکەیەوە إن الله يعلم بێگومان خوای گەورە دەزانێت ڕاستیەکان چین مەخلوقاتەکان چیان پێویستە مەخلوقاتەکان بەچی دەژیان بەڵام وأنتم لا تعلمون ئێوە هیچ لەبارەی دروستکراوەکانەوە نازان و هیچ زانیاریەکتان لەسەر شێوازی دروستکردنی دروستکراوەکان نییە مەگەر شتێکی زۆر کەم نەبێت کە ئەوش خوای گەورە تەمەن ئاگاداری کردوینەوە فلا تضربوا لله الأمثال مەهێننەوە بۆ خوا نمونە خوا بەراورد مەکەن لەگەڵ خواکان لەگەڵ پەرستراوەکانی دیکە إن الله يعلم بێگومان خوا هەموو شتێک دەزانێت وأنتم لا تعلمون ئێوە ڕاستی و حەقیقەتەکان نازانن پاشان خوای گەورە دێ بەراوردێکی دیکەمان بۆ دەکات هەر بۆ ئەوەی غەیری خوامان لە پێش چاو وەک دەڵێ بێدەسەڵات دەرکەوێ بزانین مەخلوقاتەکان و دروستکراوەکان ناکرێت لە خوا بچن و ناکرێت ئینسان بیان کا بە خوای خۆیان ضرب الله مثلا عبدا مملوكا دێنێتەوە خوا نمونە بەچی بە عەبدەن بە کۆیلێک کە مەملوکن کە وەک دەڵێ خاوەنێکی هەیە کۆیلێک جاران کۆیلە کڕین و فرۆشتنیان پێکراوەکو ئاژەڵ وازە ئێستا کە کۆیلە نییە دەکرێت نمونە بێنینەوە بەچی بە بزنێک بە مانگایەک بە وشترێک بە ئەسپێک کە کەسێک دەیکڕێ ضرب الله دێنێتەوە خوای گەورە مثلا نمونە بەچی بە عەبدەن بە کۆیلێکی مەملوک خاوەندار صاحبدار کە خاوەنی هەیە لا يقدر على شيء ئەو کۆیلێ ڕاستە و خۆ دەسەڵاتی هیچ شتێکی نییە وازحە کۆیلەیەکی بێنە کە ئەو کۆیلەیە ئەوەی سەیدەکەی گەورەکەی نەیداتێ لە خواردنی جەمەکان و ڕۆژەکانیش دەسەڵاتی نەبێ و ئەو نەبێ وەرە ئەو کۆیلەیە بێنە بەراوردی کە لەگەڵ چێ ومن رزقناه منا لەگەڵ کەسێک کە ئێمە پێمان داوە لەلایەن خۆمانەوە ڕزقا حەسەنە ڕۆزیەکی زۆر و جوان و نەبراوە فهو جا ئەو کەسەی کە ڕزق و ڕۆزیمان پێداوە ينفق منه دەبەخشێ لەو ڕزقی کە هەیەتی لەو ماڵی کە هەیەتی سرڕەن بەنهێنی وەجەهڕە بە ئاشکرا هەل یەستەون ئەو دوو کەسە وەکو یەکن هیچ کەسێکی عاقڵ ئەو دوو کەسانە لەگەڵ یەک بەراورد دەکا وەکو یەک حسابیان دەکا وەکو یەک مامەڵەیان لەگەڵ دەکا کەسێک لەو دنیایدا یەک شتی نییە هیچی نییە ئیلا دەبێ گەورەکەی یا کەسێک خواردن و خۆراکی بە قورگی داکە کەسێکی دیکەش هەیە هەر ئینسانە هەر بەشەرە بەڵام خوا ڕزقەکەشی خۆی نییە خوا پێداوە خوا ڕزقی خستۆتە ژێردەستی ئەو ڕزق و ڕۆزی خوا خستوێتە ژێردەستی بۆ خۆی دەیخوا بە تێری دەیدا بە خەڵکی دەیبەخشێ خێری پێدەکا بە ئاشکرا بەنهێنی ئەو دوو کەسە دەسەڵاتیان وەکویەکە توانیان وەکویەکە دەکرێ هەردووشیان مەخلوقن
کە وەکو یەک یعنی وەکو یەک ماڵیان نییە، دەسەڵاتیان وەکو یەک نییە، وەکو یەک ناتوانن بخۆن، بۆ تو یەک ناتوانن بخۆنەوە عەقڵانە نییە بەراوردیان کەین. ئەی چۆن دەکرێت مەخلووقێک لەگەڵ خالق بەراوردکەین؟ هیچ کەسێکی عەقڵەوەی دەکا؟ بێگومان نا. ها ئێستا لە عەقڵی هەموو خەڵکی سەرزەوی بڕۆ بزانە فەقیرێک و دەوڵەمەندێکی وەکو یەک خەڵک مامەڵەی لەگەڵ دەکا، کەسێک هیچی نییە بڕۆ با داوای قەرز لە دەوڵەمەندێکی بکا بزانە دەیداتە یان نایداتێ. زۆر بەکەمی وا هەیە، مەگەر وجدانی زۆر بێت، چونکە پێی وایە قەرزەکەی دەفەوتێ هەزار فرت و فێڵ و درۆیانیشی لەگەڵ دەکا لەوانەی نەیداتێ. هەندێک دەوڵەمەند هەنا خەڵک کە داوای قەرزی لێ بکەن چونکە پێی وایە دەیداتەوە، مەمنونی شێتی جاری وایە چەندی بیەوە پێی دەدا، بۆ چونکە پێی وایە نەوعە دەسەڵاتێکی هەیە. جا خوایە خاوەنی هەموو دەسەڵاتێک بێ، وەک دەڵێ کەسێکی دیکەش هەیە هیچ دەسەڵاتێکی نییە و هیچی ئیلقۆ نییە، بێ وەکو یەک لەگەڵ یەک بەراوردیان کەی، خاوەنی هەموو ئاسمانەکان و زەوی هەر بە خوا بزانی، ئەو مەخلوقە بێ دەسەڵاتش کە هیچ ئیخۆنی هەر بە خوای بزانی، هیچ منطقی نییە. چۆن ناکرێت فەقیرێک و دەوڵەمەندێک طبعاً لە سەلاحیەتی سەرف و لە بوونی ماڵدا وەکو یەک بەراورد ناکرێن، کۆیلەیەک لەگەڵ گەورەکەی خۆی بەراورد ناکرێت، بەراوردکردنەکەی عەقڵانە نییە. بە هەمان شێوەش بەراوردکردنی خوا کە خالیق و بەدیهێنەرە لەگەڵ مەخلوقاتەکانی عەقڵانە نییە و هیچ عەقڵێک نایگرێ. ضرب الله دێنێتەوە خوا مەثەلەن نمونە بە عەبدەن بە کۆیلەیەک کە مەملووکە، کە خاوەنی هەیە، کە ساحیبی هەیە، لا يقدر ئەو کۆیلێر لە دەسەڵاتی دانیە ڕاستەوخۆ على شيء هیچ شتێک بخوا یا ببەخشێ، ومن وە کەسێکیش هەیە، خوای گەورە نمونەش بە کەسێک دێنێتەوە کە ڕەزەقناه، خوا دەفەرمێ ئێمە ڕۆزیمان پێداوە، ڕیزقەن بە ڕۆزیەکی حەسەن یعنی جوان و زۆر، فەهو ئەو کەسەی کە ڕزقمان پێداوە یونفیق و دەبەخشێ ئەوەی کە کۆیلەیە هیچی نییە، وایە ئەوەکەی دیکە هەشیەتی و دەتوانێت بشبەخشێ لێی بە ئاشکرا و بەنهێنی. هەل یەستەون دەکرێت خوا دەفەرمێ ئەو دوو کەسانە وەکو یەک بن، ئەو دوو کەسانە لەگەڵ یەک بەراورد دەکرێن؟ بێگومان نا. تەمەن خوای گەورە جوابی ناوێ، دەیەوێت حەقیقەتەکەمان پێ بڵێ ئەلحەمدولله، کەواتە سوپاس بۆ خوا. هەر کەسێک بیر لەو بەڵگە عەقڵیەی بکاتەوە تێدەگا، یعنی ئەلحەمدولله یعنی کە بەڵگەکان سوپاس بۆ خوا کە بەڵگەکان ڕوونن، کە شتەکان ئاشکران، خوایەکان دیارن و ئینسان دەزانێت کام خوایە حەقیقیە و کامە خوایە بێتوانە و بێدەسەڵاتە. بەڵام خوا دەفەرمێ بەل ئەکثەڕهم، بەڵام زۆرینەیان دیسان لا یعلمون، لە حەقیقەتەکان تێناگەن و یان نایانەوێت لە حەقیقەتەکان و لە ڕاستیەکان حاڵی ببن و تێبکەن. ئەو جار خوا دەفەرمێ نمونەیەکی دیکە هەر بۆ کەسێک ئەگەر بەوەی تێنەگا، نمونەیەکی دیکە لەسەر بێدەسەڵاتی ئەو بتودار و بەردانەی کە کاتی خۆی خەڵک پەرستویانن و ئەو شتانشی کە ئێستا خەڵک دەیان پەرستێ لە حوکام و لە دەسەڵاتدارە زاڵمەکان کە دەسەڵاتێکی سەرکوتکەرانەیان هەیە بەڵام هیچیانی خۆ نییە، هەمویان خوا پێداون بەڵام ئەوان لە خراپەدا بەکاری دێنن. خوا دەفەرمێت وەضرب الله مثلا، خوای گەورە دێنێتەوە بۆمان نمونەی ڕەجولەین، دوو کەس، وەرە بەراوردیان کە ئەحەدهما ئەبکەم، یەک لەو دوانە ئەبکەمە لاڵە، هەر کە دروست بووە بە لاڵی دروست بووە، لا يقدر على شيء لە دەسەڵاتی دانیە هیچ شتێک بڵێ و هیچ شتێکیش بکە. لاڵە زمانی کە لەدایک بووە بەلاڵی لەدایک بووە بینێرە هەر شوێنێکی، وەک دەڵێ ئەو پەیامەی کە پێیدا دەنێری ناتوانێت بیگەێنێ و لە دەسەڵات و تواناشی دانیە هیچ کە. ئەو جار وەهوە ئەو کەسەش هەر نەک هەر لاڵە، کەلون یعنی بوو بێتە زەحمەت و بار عەلا مەولاه بەسەر خاوەنەکەی. کەسێکی لاڵی سەقەتی شەلی کوێر بێنە کە دەسەڵاتی هیچی نییە، ئەو کەسە کە دەسەڵاتی هیچی نییە چێ دەبێ بەخێویکە؟ بێگومان خاوەنەکەی دەبێ بەخێویکە. ئەینەما یوەجیهو، ئەو جۆرە کەسانە بۆ هەر شوێنێک بنێری لا یەئتی، نایەنن بۆت بخەیرین هیچ چاکێک. ئەو جار خوا دەفەرمێ هەل یەستەوی، ئایا وەکو یەکەن هو ئەو کەسەی کە هیچ خێرێکی پێ نایە بۆت، نە زمانی هەیە، نە گوێی هەیە، نە دەستی هەیە، نە قاچی هەیە وەک دەڵێ ئیشت بۆ بکە، هەل یەستەوی وەکو یەکە
هو أو كسا ومن لقل كسا كيأمر بالعدل كفرمان دكا بدات بروري يعني زمانك فسيح وبارا وباشي هي أو جار وهو على صراط مستقيم أو لسر رقاجي راست درستا دیسان دەکرێت ئەو دوانە بەراوردکەین لەگەڵ یەک بێگومان نا جا ئەو بت و دارانەی کە کاتی خۆی بتەکە یعنی بتپەرستەکان دەیان پەرستن کەڕ بوون یا کەڕ نەبوون بێگومان تەوان هیچیان نەدەبیست دەیانتوانی هیچ بڵێن بێگومان نا دەیانتوانی تەنانەت دیفاع و بەرگری لە خۆشیان بکەن بێگومان نا دەیانتوانی تۆز و خۆڵش لە خۆیان بتەکێن و دوورخەنەوە نا ئەی خوایە کە خاوەنی ئەو هەموو فەساحەت و بەلاغەت و شەریعەت و پەیام و دینەی ناردوون بۆ ئینسانەکان چۆن دەکرێت ئەو خوا درۆینانە لەگەڵ ئەو خوا حەقیقیە خاوەندە سەڵاتە ڕاستەقینەیە لەگەڵ یەک بەراورد بکرێن ئەوە یەک پاشان دەکرێت بڵێن نمونەی کەسە لاڵەکەی کەسە بێ باوەڕەکانن کەسە بێدینەکانن کە لە ئاست حەق گوتندا خۆیان لاڵ دەکەن لە ئاست بیستنی حەقدا خۆیان لاڵ دەکەن لە ئاست بینینی حەقدا خۆیان کوێر دەکەن کەسێکی دیکەش هەیە زمانی لە چاکەدا بەکاردێنێ گوێی لە چاکەدا بەکاردێنێ بینینی لە چاکەدا بەکاردێنێت و ڕێگاکەی ڕێگایکی ڕاست و دروستە دەکرێت سەرنجامی ئەو دوو کەسەی وەکو یەک بێ هیچ مەنتیقی نییە کەسێک چاوت بەستە بێت بەناو درک و داڵیدا بینێری وە کەسێکیش چاوی ساغە ڕێگاکەشی ڕێگایکی ڕاست و دروستە وەکو یەک پێدوا بێ هەردوو وەکو یەک دەتوانن بکەن بە ئامانج بێگومان تەنها ئەو کەسەی کە چاوی ساغە و لەسەر ڕێگای ڕاست دەڕوا دەگاتە نەتیجە وضرب الله دێنێتەوە خوا مثلا نمونە بۆتان بە ڕەجولەینی بە دوو کەس وەرە بەراوردیان کە ئەحەدوهما یەک لە دووەکان ئەبکەم لاڵە لا يقدر لە دەسەڵاتیشیدا نەک هەر لاڵیەکە نیەجا لاڵیەکە توانای قسەکردنەی نییە لا يقدر لە دەسەڵاتیشیدا نییە على شيء هیچ شتێک بکە هیچ شتێک بۆ خۆشی بکە وهو ئەجا ئەو کەسە کەلون بوو بێتە زەحمەتی بوو بێتە بار على مەولاه بەسەر خاوەنەکەی ئەینەما بۆ هەر شوێنێک یوەجیه و بینێرە ڕەوانەی کە لا یەئتی نایەنێ ئەو کەسە بۆ خاوەنەکەی بخەیرین هیچ چاکەیەک ئاجا ئەو پرسیارەکەیە هەل یەستەوی ئایا وەکو یەکە ئەو کەسە هەل یەستەوی هووە ئایا وەکو یەکە هووە ئەو کەسە لاڵە ومن لەگەڵ کەسێک کە یەأمر بالعدل کە فەرمان دەکا هەمیشە بەدادگەری یعنی زمانێکی فەسیح و پارا و چاکی هەیە ئەوە یەک ئەو جار وهوە ئەو کەسە على صراط مستقیم لەسەر ڕێگایەکی ڕاست و دروستیشە بێگومان تەمان وەکو یەک نین و هەر کەسێک بەراوردی ئەو دوانە بکات و وەکو یەک پێیوا بێ وەکو یەکن بێگومان عەقڵی لە شوێنی خۆی نییە یان هیچ لە ڕاستی و لە حەقیقەتەکان نازانێ ئەو جار خوا دەفەرمێ ولله غەیب السەماوات والأرض هی خوایە نهێنی ئاسمانەکان و زەوی شتە شاراوە و نهێنیەکانی ئاسمان و زەوی تەنها و تەنها خوای پەروەردگار دەیان بینێ و دەیان زانێ و دەسەڵاتی بەسەریاندا هەیە کە هەر کامێک لە ئێمە کەمێک لە مەخلوقاتەکانی ئاسمانەکان و زەوی دەبینین و وەک دەڵێ کەمێکیش معلوماتمان لەسەریان هەیە بەڵام خوای پەروەردگار هیچ شاراوەیەکی ئاسمانەکان و زەوی نییە مڵکی خوای نەبێت و دەسەڵاتی خوای بەسەردا نەبێت و خوا عیلمی پێی نەبێت و نەیبینێ ولله هی خوایە نەک شتە دیارەکان ها غەیب شتە شاراوەکانی ئاسمانەکان و زەوی ئەو جار خوا دەفەرمێ وەما ئەمڕ الساعەتی و هاتنی فەرمانی ڕۆژی قیامەتیش ئیلا تەنها کەلەمحی البەسەر وەکو چاوتروکانێک وایە ئەو هوە یان ئەو قیامەت هاتنە ئەقڕەب نزیکتریشە لە چاوتروکانەکەی ها چاوتروکانەکە لە مێشکی ئینسانیدا کەمترین مەسافەیە کەمترین مودەیە دەنەهاتنی قیامەت چاوتروکانەکەشی ناوێت چونکە تەنها ئەوەندەی دەوێت خوا بە ئیسرافیل بڵێ کون بەس کون تەوەن فەیەکونەکە فیعلەکەیە زۆر کەمترە لە چاوتروکانەکەی بتپەرستەکانی مەککە فکریان دەکردەوە دەیانگوت باو و باپیرانی ئێمە ئەوەندە ساڵە مردوون ئەوە بوونەتەوە بە خۆڵ شوێنەواریان نەماوە کەس پێیان نازانێ ئەگەر خوا زیندوشیان کاتەوە چۆنی زیندویان دەکاتەوە ڕێک دەسەڵاتی خۆیان لەگەڵ ئیخوای بەراورد دەکرد یا دەسەڵاتی خۆیان لەگەڵی خۆیان بەراورد دەکرد دەیانگوت ئەو قیامەتەی ئێوە باسی دەکەن زۆر دوورە ئەگەر هەش بێ
ها پێیان مەحاڵ بوو لە گڵ و خۆڵ و تۆز و ئەوانە مرۆڤ جارێکی دیکە وەکو خۆی زیندوو بکرێتەوە، بەڵام خوا دەفەرمێت دەسەڵاتی خوای زۆر لەوەی گەورەترە. جارێ دەفەرمێت وەلیللاهی غەیب بوو، بەنمونە لە ئەوەی کە بۆتە تۆز و خۆڵ ئەمن و تۆ بەسەریدا دەڕۆین، ئێمە نازانین جەستەی کێیە، دەناخوا دەزانێ ئەو تۆزەی تۆ پێی لێ دەنەی، ئەو خۆڵی تۆ لەسەری دەڕۆی کام دەسەڵاتدارە بووە پێشتر، یا کام مرۆڤە بووە، یا کام ئینسانە بووە. بێگومان ئەوەی ئێمە لەسەری دەڕۆین جەستە و لاشەی خەڵکی بووە، بەڵام لەکن ئێمە دیار نییە، لای خوا معلومە. بۆ خوایە زانینی نهێنیەکانی ئاسمان و زەوی. وما ئەمڕ الساعەتی هاتنی ڕۆژی دواییش ئیلا کەلەمح البەسەر، تەنها وەکو چاوتروکانێک وایە، ئەو هووە یان هاتنی قیامەت ئەقڕەب نزیکتریشە. ئین الله بێگومان خوا على كل شيء قدیر، لەسەر هەموو شتێک نەک هەر زیندووکردنەوە زۆر بەتوانا و زۆر بەدەسەڵات. ئەو جار هەر بۆ ئەوی قەناعەت کەین و وەک دەڵێ ئینسانی بێ باوەڕ عینادی نەکا، خوای گەورە بیرت دەخاتەوە، پێت دەڵێ والله ئەخڕەجەکم، خوا ئێوەی هێناوەتە دەرێ من بطونی ئومەهاتیکم، لەسکی دایکتان. وایە کێ یعنی تۆ کە زیندوو بوونەوەت پێ زەحمەت بێت و پێ مەحاڵ بێ، دەی تۆزێک بیر لە دروستبوونی خۆشت کەوە، بزانە لەکوێ ڕاهاتووی و پێش ئەوەی کەویە ناوسکی دایکیشت لەکوێدا بووی. و وانە طبعا ئەگەر بگەڕێەوە طبعا هیچ ئافرەتێک بەنمونە پێش ئەوەی شوو بکا و زەواز کا طبعا هیچ حەملێکی پێ نەبووە، وایە و هیچ پیاوێک و هیچ ئافرەتێک سەرەتا طبعا ئەو خەلیانیان لە پشت و لە سینگیاندا نەبوون کە ئەوەی لێ دروست دەبێ، مرۆڤی لێ دروست دەبێ لەو خۆراکانەی کە لە گڵ دروست دەکرێن. خوای گەورە ئەو خەلیانەی دروست کردوون کە خوایەک ئەتۆی لە خۆڵێک دروست کردبی کە نازانی لەکوێ ڕاش هاتووە و چۆنی بابت داکت خواردویانە و بۆتە ئەو خەلیە و ئەو هێلکەدانە، چۆن ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە. والله خوا ئەخڕەجەکم، ئێوەی هێناوەتە دەرێ من بطونی لەسکی ئومەهاتیکم، دایکتاندا. طبعا ئەو نمونانە بۆ کەسێکن کە مولحید بێ، کە بێدین بێ، کە ئیمانی بە قسەی خوا نەبێ، دەنا ئیماندار خوا کە گوتی دروستت دەکەمەوە یعنی دروستت دەکاتەوە، پێویستی بە وەک دەڵێ زۆر بۆ بەڵگە بۆ هێنانەوە نییە. جا خوا دەفەرمێ لا تعلمون شيئا، ئێوە کە دروست کران لەسکی دایکتان هیچتان نەدەزانی. وایە ئەو جار هەرەوەندە نا وجعل لكم دروستیشی کرد بۆتان السمع بیستن، ئەو ئەندامەی کە ئینسان پێی دەبیستێ حەجمەکەی چەندە و چۆن دروست بووە، والأبصار و هەروە بینینەکان چاو، والأفئدة ئەفئدە یعنی دڵ یان عەقڵ، طبعا هەردوو معناکەی هەنا، و عەقڵ و دڵیش زۆر زۆر تێک هەڵکێش و تەواوکەری یەکترین. خوای گەورە ژیری پێدان یا دڵی پێدان لعلكم بە ئومێدی ئەوەی ئێوە تەشکڕون، ستایشی خوای گەورە بکەن لەسەر ئەو نیعمەتانە، نەک بێ باوەڕ بن. خوایەک لە نەبوونەوە بتێنێتە بوون، بەو هەموو ئەندامە تایبەتیانە، بەو هەموو نیعمەتە دەگمەنانە دروستت کا کە هەر ئەندامێک لەو ئەندامانەی کە خوا پێی داوی ئەگەر بە پارە و بە دنیا مەزەندەیکەی چێ قەدری ئەو نیعمەتانە دەزانێ. وەرە ئەو کەسێک کە نەخۆشی گورچیلەی هەیە و تووشی گۆڕینی گورچیلەیەکی دەبێ، وەرە بزانە با بەقەدەر وەک دەڵێ بە تڕێلە و بە ئەوەش دەفتەر و دینار و دۆلاری هەبێ، بزانە هەر تا بە پارەش دەستی دەکەوێت ئی کەسێکی دیکە تووشی چەند زەحمەتی و ناڕەحەتی دەبێت. وایە ئەو ئیشەی گورچیلە بۆت دەکا بەنمونە ڕۆژانە، وەرە ئەگەر مزەخەیەک بێنی دروستی کەی و لە خۆتی ببەستی، وایە بزانە هیچ قووەتێک دەتوانێت هەڵی بگرێت ڕۆژانە ئەو هەموو لیترە خوێنت بۆ پاڵاف دەکات و بۆت هەڵداتە دەرێ و تووشی هیچ گرفتێکیش نەبێ، بە دەگمەن ئینسان تووشی نەخۆشی دەبێت تا دەمری. خوای گەورە بە شێوازێک بۆی دروست کردووی کە بەشت کە وەرە لەوەی دڵ وەرە بیکڕە، ئەو جار بە خەلەلی تێکەوەی ئەو جار نرخەکەی دەزانی. چاو بیستن بینین بۆیە خوایەک ئەوەی پێکرابێ منطقی نیە ئینکاری زیندووبوونەوەیکەی، و هیچ کەسێکی عەقڵیش باوەڕی بە دروستبوونی خۆی هەبێ ئینکاری زیندووبوونەوەی ناکا. بەڵام تەوان بتپەرستەکان و ئەوەی مولحید و بێدینە هەمیشە لە حەقیقەتەکان هەڵدێ و ڕادەکا. والله ئەخڕەجەکم، خوای گەورە ئێوەی
هێنایە دەرێ من بطون أمهاتكم لسكي دايكتان دا لا تعلمون شيئا هیچ شتێکتان نەدەزانی کە هات نەدەرێ خوای گەورە فێری ئەو هەموو شتانەی کردی ئەو جار وجعل لكم السمع پێی دای بیستن والأبصار بینین والأفئدة ژیری یان عقل لعلكم تشكرون بأمێدی ئەوەش سپاس گوزاری نیعمەتەکانی خوا بکەن ئەو جار یەکێکی دیکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوا هەر بۆ ئەوەی دەسەڵاتی خوامان بۆ دەرکەوێت و بێدەسەڵاتی غەیری خوامان بۆ دەرکەوێت خوا دەفەرمێت ئەوەل ئەلەم یەڕەو إلى الطير ئێوە ناڕوانن تەماشا ناکەن إلى الطير ئەو باڵندانەی کە هاتوچۆ دەکەن بەسەر سەرتانەوە مسەخەرات ڕاگیراون في جو السماء لە بۆشایی ئاسمان ئەو من و تۆ دەبێت لاق لەسەر عەرزی دانەین عەرزەکەش دەبێت ڕەق بێ ئەو جار دەتوانین بڕۆین وایە بەڵام باڵندا لە کنێمە کوێلەکە و کۆتروشتی لێ لە هێندێک شوێن باڵندە هەیە حەزم و قورساییەکەی لەئی مرۆڤ گەورەترە بەکوێدا دەڕوا بە ئاسمان بەو بۆشاییەی تەبان لە پێشچاوی ئێمە هیچی لە بن دانیە وایە بە هەوایدا دەڕوا بەڵام خوای گەورە بە شێوازێک بۆی تەرتیب کردووە دەڕوا ئەگەر بیهێنیە سەرزەوی تەبان دەتوانێت وەکو ئاسمانێ بڕوا چۆن ئێمە بمان بەنە ئاسمانە دەکەوین ناتوانین بڕۆین وایە ئەگەر باڵندەیەکیش بێنیە سەرزەوی تەمان ڕۆیشتنەکەی زۆر هێواشتر و لەسەر خۆترە هەموو کەسێک دەتوانێت ڕاوی کاگەر لە سەرزەوی بێ وایە بەڵام لە ئاسمان دەڕوا پارێزراویشە و خوای گەورە ئاسمانی بۆ مسەخەر کردووە خوای لەو بۆشایی و هەوایەدا پاڵە پەستۆیەکی خستۆتە ژێری وەک دەڵێ هاتوچۆی پێدەکات و لەسەری دەڕوا کە کەس ئینکاری ناکات دەفەرمێ ما یومسیکوهن هیچ شتێک بەو ئاسمانەوە ڕای نەگرت و ئیلا الله جگە لە خوا خوایەک ئەوەی پێ بکرێ ناتوانێتەوە زیندوکاتەوە ئەوەل ئەلەم یەڕەو نابینن تەماشا ناکەن بیر ناکەنەوە إلى الطير لو باڵندانە کە مسەخەرات في جو السماء کە ڕاگیراون و ملکەت کراوە بۆیان تەمەن بۆشایی ئاسمان ما یومسیکوهن هیچ شتێک ڕای نەگرتوون بە ئاسمانەوە إلا الله جگە لە خوا إن في ذلك بێگومان لەو دروستکردنی باڵندەکان و هاتوچۆکردنیان لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام لقەوم یؤمنون بۆ کەسانێک کە ئیماندار بن و باوەڕدار بن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين